بێهیوایی و بێتوانایی حکوومەتی ئیسلامی ئێران و ناڕەزایەتی ڕوو لە پەرەسەندنی خەڵک. ئاڵوگۆڕە سیاسیەکانی ئێران و خەبات و ناڕەزایەتی بەرینی جەماوەر لە دژی حکوومەتی ئیسلامی سەرجەم ڕێبەرانی کۆماری ئیسلامی لە عەلی خامنەییەوە تا ئەشکەنجەگەران و بازجۆکانی زیندانی تووشی سەرلێشێواوی ڕاچڵەکین و بێتوانایی لە هەستکردن و دەرکی قوڵی قین و نەفرەتی خەڵک لە ڕژیمی ئیسلامی کردووە. عێزەتوڵڵا زەرغامی وەزیری میراسی فەرهەنگی و یەکێک لە فەرماندەکانی سپا و بەرپرسی پێشووی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی وتی کە بازجووی سەرەکی گیراوەکانی دەیەی هەشتا پێی وتم من تەمەنێک بازجوویم لە کەسایەتیە گەورە سیاسیەکان کرد، بەڵام ئەم چەند ڕۆژە دژوارترین دەورەی بازجووی من بوو، لەبەر ئەوەی نە من ئەزانم ئەوان چی ئەڵێن و نە ئەوان لە من حاڵیە بن. لەلایەکی دیکەوە ئەندامێکی مەجمەعی تەشخیصی نظامی کۆماری ئیسلامی دەڵێ هاسانگرتنی بەڕواڵەتی و زاهیری هەندێک لە دەوڵەتەکانی پێشوو بۆتە هۆی تربێت و پەروەردەبوونی نەوەیەک کە بە هیچ شێوەیەک نایەنە سەر ڕێگەی ڕاست. ئەو باسی لە پشکنینی بیر و بۆچوونی نزیکەی 1000 کەس لە گیراوەکانی ئەم دوایە کرد و وتی تێگەیشتین کە هیچ نزیکایەتیەکیان لەگەڵ فەرهەنگی دینی و ملی ئێمەدا نییە و تەنانەت هیچ زانیاریەکیان سەبارەت بە بنەما سەرەکیەکانی وەکو نوێژیش نییە. ناڕەزایەتیە سەرتاسەریەکان بە ڕێبەری و بەشداری بەرچاوی ژنان و پیاوانی لاو حکوومەتی کۆماری ئیسلامی وەها تووشی سەرلێشێواوی کردووە کە ناتوانێت هیچ نوسخەیەکی عەمەلیاتی بۆ تێپەڕبوون لە ناڕەزایەتیەکان بدۆزێتەوە. ڕەسوول سەنایڕات جێگری سیاسی دەفتەری عەقیدەتی سیاسی نظامی عەلی خامنەیی لە پەیوەند لەگەڵ ناڕەزایەتیە سەرتاسەریەکانی خەڵکی ئێران دوای کوژرانی ناجوان مێرانەی بەدەست بەسەرکراوی ژینا و هەوڵدان بۆ گۆڕینی حکوومەت کە بەرەوڕووی سەرکوت بووە وتی کە نظام لەدەست نەچووە، بەڵام ئێمە گورزی قورسمان بەرکەوتووە. سەرجەمە و راپۆرتانی بڵاو کراونەتەوە سەبارەت بە خەبات و تێکۆشانی 50 چەند ڕۆژەی ئەم دواییەی خەڵک لە کوردستانەوە تا سیستان و بەلوچستان، لە بازەندەرانەوە تا تاران و لە هەر چوار گۆشەی ئێران دەرخەری بارودۆخێکی تازە و پاشەکشە و بێتوانایی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمە. ژنان بەکردەوە لە مەدرسە و زانکۆکان لەسەر شەقام و شوێنە گشتیەکان حیجابی زۆرە مەلایان تێکشکاندووە. ئێستا کە فڕێدانی مێزەری ئاخوندەکان کە لەم دواییەدا دەستی پێکردووە، تەنانەت موقتەدا سەدر ڕێبەری شیعەکانی عێراقیشی نیگەران کردووە کە نەکا ئەم بزوتنەوەیە عێراقیش بگرێتەوە. لە ئێستادا هیچ ئاخوندێک بە عەبا و عەمامەوە ناتوانێت بێترز لە خرانە خوارەوەی عەمامەکەی و فرێدرانە نێو سەتڵی زبڵەوە لە شوێنە گشتیەکان دەرکەوێ. ئەم بزوتنەوەیە بەرەو ئەوە دەچێت تا ئەم توێژە لە پێگەیەکی باڵای کە دەستەبەریان کردووە بکێشێتە خوارێ و بیان کاتەوە بە شارۆمەندێکی ئاسایی. خەڵک لە کەمتر لە 2 مانگدا سوڵتەی حکوومەتی ئیسلامیان بەرەو ڕووی هەڕەشەی لێک هەڵوەشانی سەرجەم نظامی ئیسلامی کردوەتەوە و ئاخوندەکان و بەکرێ گیراوانی ڕژیم و ئەو شوێنە حکوومەتیانەی کە بەشدارن لە سەرکوتکردنی خەڵکدا بەرەو ڕووی نائەمنی بوونەتەوە. ترس و وەحشەتی خەڵک لە ڕژیم تێکشکاوە، بوێری پەرەی سندووە، لە ڕاستیدا حکوومەت و هێزە سەرکوتگەرەکان تووشی ترس و نائەمنی بوونەتەوە. ئەم بزوتنەوەیە بە تەمای سازان و پاشەکشە نییە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ باڵغ و باڵغترە بێت. لەم ڕۆژ و مانگانەی داهاتوو شاهیدی ئەوە ئەبین کە بزوتنەوەی ڕووخاندن و بەرەندازی لە ناوەندە گرنگ و کلیدیەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری لە ناوەندەکانی کار و ژیان لە ئیدارە و ناوەندە دەوڵەتیەکان پەرە ئەستێنێ. یەکگرتووتربوون و جەماوەری تربوونەوەی زیاتری ناڕەزایەتیەکان و خەباتی خەڵک ئەبێتە هۆی سەرلێشێواوی و نائەمنی زیاتری حکوومەت و بەکرێگیراوانی. ڕووخانی حکوومەتی ئیسلامی و جێگرتنەوەی بە نیزامێک کە تێیدا ستەم و هەڵاواردن و نایەکسانی نەبێت، ئازادی بێشەرت و مەرجی سیاسی ئاسایی بێت، هەمووان وەک یەک لە ئیمکاناتی لەبەردەستدایە بەهرەمەند بن، ڕێگەی گەشەی ئابووری و قەرەبووی دواکەوتوویەکان خۆش بکرێت و کۆمەڵگا بەرەو یەکسانی و ڕیفاه هیدایەت بکات.